سڵاوتان لەبێت ئەمڕۆ ئەزمموی من لە لای هونەرمەندێکی ئەزیز لای هونەرمەندێکە هەمومان پێویستەکە شانازی پێوە بکەین ئەویش توانە حەمەیە کە بە بەردەوامی هەموو هەوڵی خۆی ئەیە بۆ ئەوەی کە بە تەواوەتی تێوری لایەنی موزیکی کوردی زیاتر بەرز بکاتەوە بۆی کە هەمومان ئەوانەی کە هەم موزیکسیانن ئەوانەی کە هەم حەز بە لایەنی موزیکەکان زیاتر لایەنی پەرەبا بە لایەنی ڕۆشنبیری موزیک کە ئەمەش وەکو لە بابەتەکانی تری موزیکە باس ئەکرێت کە لایەنی تیوری زۆر گرنگی پێنادرێ بەڵام ئەمڕۆ بە کورتی و بە پوختی پێتانەگەێنین کە توانە حەمە بزانین چی کردو تاوەکو لایەنی تیوری موزیک زیاتر پەرەی پێ بدرێ هەم لە ڕێگەی مامۆستاتوانەوە هەم لە ڕێگەی کۆمەڵێک کەسەوە کە توانیوێتی لایەنی تیوری موزیک هیچ نەبێ کەمێک بەرز بنرخێنن بۆ هیواین کە ئێوەش بینەرمان بن هەتا کۆتایی سپاسێکن کە کاتیشی بە ئێمە بەخشیوە لەگەڵمانە بن فەرمون. بەڕای من نەگەڕێتەوە بۆ قۆناغە مێژویانی کە لە ڕابردووە کە چۆن تەسیسی ئەو زانستگانەیە بڵین پەیمانگاکان یا زانکۆکانی موزیک نراوە ئەو کەسانی کە لە ڕابردووی ئێمە کە پەیمانگاکانیان دامەزانەوە زۆرینیان خۆیان لە ئەساسە ئەکادیمی نەبوون ینی بە خوێندنی موزیکا تێنە پەڕیون وێ تەسەورەکەم یەکێ لە هۆکارەکان ئەوە بێ زۆر کات ژەنیارێکی زۆر باش بووە لەو سەردەماوە و بەپی و پێویستیانی کە لە ڕابردووە هەبوو خۆتان نەزان کوردستان هەمیشە بە تەنگەژەی سیاسیا تێپەڕیوە نەبوونی کیانێکی سیاسی خۆمان نەبوونی دەوڵەت ئەمانە هەمووی کاریگەریان هەیە لەسەر ئەوە کە ئێمە نەمانتوانی و گرنگی بەلایەنی تیۆری موزیک بین هەرچەند ئێمە نزیکی 30 ساڵێکە ئەتوان بڵێم ئازادین و نیمچە دەوڵەتێکمانەیە بەڵام دیسانەوە بەداخەوە نەمانتوانی وە گرنگی بەلایەنی تیۆری بن لەبەر ئەوەی ئەو پەیمانگا و ئەو زانکۆیانی کە لە کوردستانیان زیاتر گرنگی بەلایەنی پراکتیسیان ئەیانوێ ژەنیاری ئامێرێکی موزیک دروستکەن کە بەداخەوە ژەنیاری موزیک نابێت تەنها ئەوێت کە ئامێرێک وژەنێ بە تایبەتی و لە ناوەندە ئەکادیمیەکاندا دەچێت بەڵکو پێویستی بەوەیە کە لایەنی تیۆری لە لایەنی ڕۆشنبیری معریفەیەکی موزیکی هەبێ ئەنجا ئەتوانین ئاستی موزیک لە دنیاە لە کوردستانەوە بچین ناو بازنێکی گەورەتری جیهانی خەریکە بەرەوە پێشەوە چێ ببوونی هەم پەرتوکەکانی تۆ هەم کۆمەڵی کەسی تر کە لە گرنگی ئێن بەلایەنی تیۆری بەداخەوە لەبەرەوەی کە ئێمە ئەتوانم بڵێم نزیکی 50 ملیۆن کەسین کوردستان 50 ملیۆن کەسە بەو ژمارە کەمەی کە هەوڵی نەتوان بڵێم لە پەنجەکانی دەستێ پەڕناکە بەڕاستی فریای ئەو هەموو کە لە پورە دەوڵەمەندە کوردیە ناکەین کە کۆیکەینەوە کە کاری لەسەر بکەینەوە بەداخەوە زانستگەکان یا بڵین زانکۆکان و پەیمانگاکان نیان کردووە بە ئیجباری لەسەر ئەو خوێندکارانی کە لە زانکۆ ڕاستە ساڵانە بڵین نامی بەکالێوسێک ئەنووسێ بەڵام بە شێوەیەکی وا کاریان لەسەر نەکردو کە ئەمانە چاپ بکرێ بێتەوە ناو خەڵک وە بە شێوەیەک چڕوپڕتر کارانەتر کاری لەسەر بکەینەوە تا ڕادەیەک مەبدەئی توێژینەوەی زانستی دەربارەی موزیک لە کوردستانە زۆر لاوازەوە یەکێک لە هۆکارەکان کە خەڵک گرنگی نایە بە خوێندنەوە بە ڕۆشنبیری موزیکی. زۆرینەی فێرخوازی موزیک زۆر تاقەتی خوێندنەوەی نییە خوێنەر نییە بەڵام وانەکانی تیۆری مێژوو بڵین ئامێرەکان یا هارمۆنی زیاتر گرنگی بەو لایەنانەیەن کە ئیفێکتی هەیە لەسەر لایەنی ژەنینەکە ینی ئەتوان بڵێم ئەو بەشە تا ڕادێ گرنگی پێدرا بەڵام بۆکو لایەنی مێژووی لایەنی ڕۆشنبیری موزیکی زانیاری لەسەر بە شێوەیەکی ئەوەی کوت و معنیاڵێم پڕی ئەکادمی لەسەر موزیک زۆر گرنگی پێنەدراوە چکە دوجار ئەو بەرهەمی گشتی لە کۆتایە کە پراکتیسەکە پێشکەشیەکە ئەوە گرنگترین شتە بۆ ئەو نەک ئەو نامەی کە پێشکەشیەکە بۆیە بەداخەوە بڵین زانکۆ و پەیمانگاکان لەو ئاستە پێویستیانین و هەوڵەکانیانی بەبەر زیاد نەخێنم کە کۆمەڵی مامۆستای زۆر باشی تایە کە ئەشێک گرنگی بۆ لایەنە بەڵام بەپی پێویست نییە لە چاو لایەنە پراکتیسەکە. باشە مامۆستا پێت باشە تا چەندێک تۆ پێت باشەوە گوتوانم هەمە پێت باشەکە لایەنی تیۆری موزیک هەل لە سەرەتاییەوە خوێندرێ هەتاوەکو ئەو کاتێکە ئەو مناڵە حەز بەوە بکات بتوانێت ئەویش چونکە لە هەموو وڵاتانی ئەوروپا بۆ شێوەیە بەڕێ ئەکرێت پێت وایە ئەوە باشتر نەبێ بۆ ئەوەی کە هەم فێرخواست تەواو قوڵ بێتەوە لە لایەنی موزیکەوە هەم ئەو کەسانی کە حەز بە لایەنەکە بکەن
بەدڵنیایی خوێندنی موزیک بۆ هەموو قۆناغەکانی خوێندن، یعنی قۆناغی سەرەتایی مناڵ لە پێش چوونە ناو بڵین دایانگەشەوە پێویستە هەر لەو قۆناغی کۆرپەلەی ناوسکی دایکی پێویستە گوێ لە مۆسیقا بگرێ، چونکە ئەمە کاریگەری هەیە لەسەر گەشەی مێشکی مناڵ و لە قۆناغەکانی خوێندنا کاریگەریکی ئەو دوی هەیە لەسەر زووتر فێربوون، زووتر گوێگرتن، ئەوە نییە بڵین ئارامگرتن و باشتر گوێگرتن لە مامۆستاکی بوو هەموو قۆناغەکان بەڕای من پێویستە ئەگەر بتوانن لەم قۆناغانەی خوێندنە بەشێکی لایەنی مێژووی ئەگەر هیچیش نەبێ مە موزیکی دنیا زۆر ئاگادار نەبیت کەمێک زانیاری بنێ لەسەر موزیکی کوردی، لەسەر مۆسیقای کوردی چۆن بێ، ناسنامەی موزیکی کوردی چۆنە و پێی قۆناغان بپی بەرزبوونەی قۆناغەکان بڵێن قۆناغی ڕەوزە تۆ تەنها فێری گۆرانی و لەوانێت تۆزێ ڕیتم و ئەمانە و یاریکردنی کەی بە مۆسیقا، بەڵام لە قۆناغەکانی بڵێن ئامادەمانە پێویستە مێژوویەک لەسەر مۆسیقای کوردی بزانێت. چەندە من وەکو خۆم وەکو کە مامۆستام لە ناوەندەکانی خوێندنا زۆر گرنگیم بەوە کە هیچ نەبێک سەرەداوێک لە مێژووی مۆسیقای کوردی و ئەو جۆرانی کە لە مۆسیقای کوردیا هەیە بە خوێنکارەکانی بناسم. بەداخەوەم جیلە تازەی کە هەیە لەبەرەوەی جیلێکی نوێ زۆر ئاگای لە ڕابردووی مۆسیقای کوردی نییە، لەوانێ زۆر گۆرانی بێژیەمێ ئەگەر وێنەکەشی پیشانەی نەزانێت چیە کە بەڕاستی من ئەمە بە خەتەرێکی کللتوری ئەزانم، ئەمە بە کێشەیەکی کللتوری موزیکی کوردی ئەزانم، چکە هێوا شێواژی تر ئەو شتانی کە لە ڕابردووە تۆزە جێشان نازێمە ئەوەش نامێنێ. بۆیە بە بڕای من پێویستە لە ناوەندەکانی خوێندنان گرنگی بەلایانی تیۆری و لایانی مێژووی و ڕۆشنبیری گشتی موزیکی بدرێت. دەستەکانت خۆش بێ مامۆستاجان پێمان خۆشە بزانین تاوەکو ئێمەش پەرە بدەین بە لایانی موزیک چی بکەین تاوەکو نازنامەی با بڵین هونەری کوردی بە تایبەتی موزیک وانێ بکەین نەک هەر لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستا بناسرێت بەڵکو لە هەموو جیهانی شار بناسرێت. بەڕای من هەنێ هەوڵ هەیە لە باکووری کوردستان لە ڕۆژهەڵات لە ڕۆژاوا ئەمانە تقریبن ئەستەکەم توانیویانە لە نێو لەبەرەوەی بە حکومی کە باکووری کوردستان نزیکە لە یەکێتی ئەوروپاوە و کللتوری موزیک لە تورکیا جیاوازتر لە عێراق مامەڵی لەگەڵاکەی ئەمان توانیوانە سوود لەو ئەزمونانی کە لە تورکیا لە ڕێوە سیستەماتیک و دامەزراوانی کە هەیە سودیان وەرگرت تا ڕادێک باکووری کوردستان توانیوێتی موزیکی کوردی تا ڕادێک بناسێنێ، بەڵام ئەگەر بڵی باشووری کوردستان نەخێر نەیتوانێەوە هەنگاوە جدیە بنێ. ئەگەر بڵین چۆن بینێ بەڕای من پێیوەستە بە دوو دامەزراوە، یەکیان دامەزراوەی وەزارەتی ڕۆشنبیری پێویستە کار لەسەر ئەوە کە مۆسیقای کوردی کۆ بکاتەوە پرۆگرامی هەبێ و استراتیژی ساڵانە و 4 ساڵی هەبێ کە چۆن بتوانین مۆسیقای کوردی بگەینە ئاستێک کە هیچ نەبێ بتوانین لە نێوناوچەی یان نێونەتەوەی ئەم ناوچانی ئێران و تورکیا بتوانین بە باشتر خۆمان بناسێنین. بەشی دووەمی وابەستەیە بە وەزارەتی دەرەوەی، یعنی بڵێم هەرچەند ئێمە وەزارەتمانی فەرمانگەی پەیوەندیەکانمە ئەمانە بتوانێت ئاکتیڤیتی مۆسیقای کوردی لە فستیڤاڵە نێودەوڵەتەکانە جێگەی بکەینەوە. ئەگەر وەکو میوانیش بێ مەرجنیە فستیڤاڵێکە بێ لە پێشبڕکەیەکی موزیکی هەبێ، ئەگەر بتوانین موزیکی کوردی و سەمای یا خۆپڕکەی کوردی لە بەشێکی ئەو دەستپێکی فستیڤاڵەکانە هەبێ، ئەمە تەسەورەکەم لە دوای چەند ساڵی خەڵکێکی زۆر مۆسیقای کوردی ئەزانە، بەڵام لە کەوانەیە کە ئەمیش ئەوەیە کە ئەو خەڵکانی کە دەستنیشانەکە ئەتوان وەزارەتەکان برادرایەتی و مەحسوبیەت پەیڕەو نەکەن و ئەوانی کە لە کوردستانە کە لە تۆپی ژەنینان لە ئاستێکی باڵایان لە ژەنینی موزیکی کوردیا ئەمانە بکەینە بە ناسنامەی خۆمان بۆ موزیکی کوردی کە ئەکرێ لەم ڕێگا بە وەزارەتی پەیوەندیەکان لەگەڵ بڵین لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری هەماهەنگ بن کۆمەڵی ئاکتیڤیتی مۆسیقای کوردی ببینێ دەرەوە بە دڵنیایی ئەتوان مۆسیقای کوردی بناسێن، هەرچەندە وشەیەکی زۆر جار چۆن مۆسیقای کوردی بە جیهانی بکەیت. مۆسیقای کوردی تقریبا ناتوان بڵێم زاراوەیەکی هەڵەیە، مۆسیقای کوردی ناسنامەیەکی خۆی هەیە، ئەتوانی بڵین چۆن لە جیهانە بیناسێنین و ناسنامەی موزیکی کوردی چۆن فارسی، عەرەبی، تورکی یەکسەر بۆ خەڵکێکی بیانی گوێی لێگرێ ئیناسێتەوە، ئێمە بتوانین مۆسیقای خۆمان بناسینەوە، نەچینە ژێر چتری مۆسیقای فارسی و تورکی. ئەگەر زۆر جار کە مۆسیقای خۆمان نمایشەکەین خەڵکە جۆمان لێگرێ هەسەر لە عەرەبیە یا ئاڵێ تورکیە یا ئاڵێ فارسیە، بۆیە ئەوە کاریگەری هێزی نەرمی ئەم میلەتانی تر لەسەر ئێمەیە کەمێک ناسنامەی موزیکی کوردی زۆر بە سەختی ئەناسرێتەوە، پێویستە کاری بۆ بکرێ. بەڕاستی ئەوە ئیشی پلانی 5 ساڵی و 10 ساڵیە و پێویستی بە ئیشی تیمە، ینی هەموو موزیسیانی باشووری کوردستان پێکەوە هەوڵ بن و ئامانجێکی موزیکی بێنێک ئامانجی بەرژەوەندی خوازی وەکوی کە لە کوردستانە پەیڕەوکرێ بۆ هەموو بابەتەکان.
موزیک چیە لای توانە حەمە؟ بەشێکی گرنگی ژیانی منە. کلتوری موزیک چیەگەێنە لای تۆ؟ ئەتوانم بڵێم بەشی هەرە گرنگی کلتورە. دایک ژیانە. مامۆستاگیان لە کۆتا پرسیارەکەمێکم بە دوو بەشەوە هەم لایانی باڵێن میدیاکان تا چ ڕادەیەک ڕۆڵی گرنگ ئەبینن لە گەیاندنی یاخود پەرەپێدانی لایانی تیۆری موزیک و لەگەڵ ئەوەشا پێمان خۆشە باس لە پەیمانگاکەمان بۆ بکەیت. ئەتوانم بڵێم پرسیاری یەکەمە دوو دیوە کۆمەڵی میدیامان هەیە تا ڕادەیەک توانیوێتی لە ڕووی موزیکەوە نیە فلترێک دروستکە جۆرێک لە باڵانسێک ڕابگرێت لە بینی و موزیکی کە ئەمڕۆ هەیەەوە لە موزیکانی کە ڕابردوو یا موزیکی باش یا مۆسیقای خراپە چەندم لەگەڵوشی باش و خراپانیم بەزە موزیکانی کە ئەتوان بڵێن لە ڕووی کوالێتی بەرهمێنانەوە باشن وە تا ڕادەیەکە توانین ناسنامی موزیکی کوردیان پێوە دیار بێ موزیکی کوردی بێ لە فۆرمێکی ئێستاە ئەمانە هەنێک کەناڵ هەیە زۆر گرنگی بەملایانە هەنێک کەناڵی میدیای شێخۆتان نەزان کە ئەتوان بڵێم چەناڵەکانی یوتیوب زۆر باشترە لە ڕووی پێشکەشکردنی بواری موزیک و هەمووشان بە شێوەیەکی گشتی لەبەرەوەی کە بواری تیۆری لە بواری تیۆری مۆسیقا لە کوردستانە جێگەیەکی یا پێگەیەکی باشی نەگرتووە تا ڕادەیەک زۆر گرنگیان بەولایانە بە بڕای من پێویستە میدیای تایبەت هەبێ و بەرنامە بڵێ بە تایبەتی و تەلەڤیزیۆنانی کەیف خۆشەکان یا میدیاکانی تر پرۆگرامی کورتیان هەبێ مەرج نییە پرۆگرامێکی زۆر کاتێکی زۆر بیان لە بینی ئەو بەرنامە تایبەتیانی کە تایبەتە بە هونەر بتوان دەدەقا چارێکێکی پرۆگرامی لەو شێوە هەبێ ئەتوانم تەسەورەکەم لە دوای چەند ساڵێک ئەنج بزانین کە چ ئفێکتێکی هەبووە لەسەر بەرەو پێشچوونی ڕۆشنبیری موزیک و لایانی تیۆری لە لای خەڵک بە شێوەیەکی گشتی نەکەوانی کە لە پەیمانگە زانکۆکانە. دەربارەی ئێرە ئێمە پەیمانگەی دەلتا نزیکی ساڵی 2019 دەستمان پێ کرد و ئێرە لە سێ بەش پێگە زمان و موزیک و قۆناغی دوانزە یا ئەتوان بڵێم ئەو خوێندکارانی کیانێ کۆشش بکەن لە هەر قۆناغی خوێندنە ئەمە هاوکارێنە بۆ بەشی موزیکەکە تایبەتە لە ناو پەیمانگاکە بەشێکی تایبەتمان هەیە بۆ بەشی موزیکەی تر گرنگی بە لایانی تیۆری لایانی پراکتیسێن وەکو پەیمانگاکان سەر بۆ وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لەژێر چاودێری ئەوانە ئەو خوێندکارانی کە لێرە لە دوایەوەی کە چەند ئاستێکە بڕن بڕوانامی پەسەندکراوی وەزارەتی پەروەردەیان پێدرێ و لە هەموو بەشەکانی تریش لێرە توانیمانە ئەتوان بڵێم پار کە ئەم دۆخە نەبوو زیاتر لە نزیکی 150 تەلەبە یا خوێندکار یا فێرخواز لێرە بەشدار بوون لەگەڵمانە ئەم ساڵ لە دوای 5 مانگ داخستنی پەیمانگاکەمان تازە دەستمان پێ کردو ژمارێکی زۆر فێرخواز دیسان و ڕویان کردو تێرێمە ئەتوانی لێرە هەموو کێشانی کە لە بواری تیۆری باسمان کرد هەوڵمانەوە فێرخوازەکانمان ڕۆشنبیرێکی باشیان هەبێ و لە ڕووی پراکتیسی شەوە بتوان ئاستێکی باش موزیک بژەنن و ئەتوان بڵێن دەواازەیەکی ترە شوێنێکی ترە ماڵێکی ترە کە بمانەوێ لێرە خزمەتی هونەری موزیک بکەین بە شێوەیەکی گشتی ئەو خوێندکارانی کە حەزیان لە موزیکی کلاسیکی ئەوروپی و گۆرانی و یا هەر ئامێرێکی ترە ئێمە لێرە هاوکاریانەی و مامۆستای ئەکادیمی لێرە هەمومان پێکەوە کارەکەین کە بە ئاستێکی باشتر. بەڵێ خۆشەویستان پرۆگرامی ئەمڕۆی ئەزمموی من کۆتایی پێهات هیوادارین کە جێڕەزامەندی هەموو لایەکتان بێ زۆر سپاس بە مامۆستا تواناشکە و کاتی بە ئێمە بەخشی هیوادارین کە ئێوەش سوودێکی باشتان بینی بێت و هەموو زانیاریەکانتان بە پێویست پێگەیشت بێ تا پرۆگرامێکی تر لە ئەزمموی من خواتان لەگەڵ.